هەموو ئاماژەن بۆ ئەوە کە ئامارەکان ڕۆژ بە ڕۆژ ڕوو لە زیادبوونن، حاڵەتەکانی کوشتن و خۆکوژی زیاترن، ئەگەڕێتەوە بۆ ئەوەی کە هۆکار زۆرە بەڕاستی لە ئێستایا و ئەو نسبە زۆرەی لە ئامارەکان و جۆرەکانی تونند و تیژی و شێوازەکانی تونند و تیژی پێویستی بە پلانێکی تۆکمەی استراتیژی نیشتیمانیە لەلایەن حکوومەتەوە. ئێمە وەکو چالاکوانان وەکو ڕێکخراوەکان توانیمانە تا ڕادەیەک فشارێک دروست بکەین، توانیمانە دەنگ و ناڕەزایەتی و ئاستەنگ و کێشەکان بەرز بکەینەوە، بەڵام ئەگەر لەسەر ئاستی حکوومەت کاری لەسەر نەکرێت بۆ ئێمەش ئاستەنگیەکی ترە، بۆ ئێمەش بربەستە، چونکە ئیشەکان ئیشی تەنها ڕێکخراوەکان نییە، ئیشی چالاکوانان نییە. پێویستی وەکوتم بە پلانێکی استراتیژی نیشتیمانی حکومیە، پێویستە حکوومەت کار بکە بۆ بەرەنگاربوونەوەی تونند و تیژی، بەڕێوەبەراتیەکانی تونند و تیژی ئەکتیف بکاتەوە، هاوکاریان بکە، لەبەرەوەی ئەوانیش کۆمەڵێک معانات و کەم و کورتیان هەیە، کۆمەڵی ئاستەنگیان هەیە، نەسریان کەمە، سیارەیان کەمە، پێویستیان بە تەدریبی بەردەوامە و هاوکات ئەبێت حکوومەت ئەو بەیاننامە و ئەو ڕەخنانە و ئەو یادداشتانەی لەلایەن ڕێکخراوەکانەوە بەرزەکرێتەوە بۆ حکوومەت هەڵوەستەی لەسەر بکە و کاری لەسەر بکە. بەداخەوە ئێمە ئەتوانین بڵین کە زۆر گرنگە پێویستە تونند و تیژی یا هۆشیارکردنەوەی کۆمەڵگە و تاک لەسەر ئاستی پەروەردەیی بکرێت، لە مناڵیەوە ببێتە جۆرێک لە مەنهەج کە مناڵەکانمان هۆشیار بکرێنەوە بەرامبەر بە ڕێزگرتنی تاک، بەرامبەر بە ئازادی تاکە کەسی، بەرامبەر بە جۆری تونند و تیژیەکان. لە ئێستا ئەگەر ببینی شێوازی تونند و تیژەکان شێوازی جۆرا و جۆرە و چەندین یاساشمان هەیە کە ئێمە ئەتوانین بڵین کە لێنی تایە و گرنگە حکوومەت هەمواری بکاتەوە، بە نمونە یاسای خراپ بەکارهێنانی ئامێرەکانی پەیوەندی کە لە ئێستاە زۆرترین کێشەکان بەهۆی ئامێرەکانی پەیوەندی و تەکنۆلۆژیا و سۆشیال میدیاوەیە. بەڵام کە بدێتە سەر ئەوەی کە بەپێی ئێمە چەندین یاساشمان هەیە، لەگەڵ ئەوەیە کە ئێمە داواکەین هەندێک یاسا کە لێنی تایە پێویستە لەگەڵ بارودۆخی ئێستای کۆمەلگاکەمان نەگونجاو پێویستە هەموار بکرێتەوە، لەگەڵ ئەوەشا پێویستە ئەو یاسانەی کە هەیە باشن جێبەجێ بکرێت، لە جێبەجێکردنیشا ئێمە کێشەمان هەیە. بۆیە هەموو کاتێک ئەم شێوازی ئێستا بارودۆخی کۆمەڵایەتی ئێستا وا پێویستەکە و گرنگیشە و ئەبوو پێشتریش بکرێ کە حکوومەت بە جددی پلانێکی استراتیژی گەورەی نیشتیمانی بۆ ڕابگەێنێ بە هەوڵی هەموو لایەک و بە هەماهەنگی ڕێکخراوەکان لەگەڵ حکوومەت و لایەنە پەیوەندیدارەکان ئیش لەسەر پرسی بەرەنگاربوونەوەی تونند و تیژی و کوشتن و خۆکوژیەکان بکرێ. نەک تەنها دۆخی ژن، ئەتوانین بڵین دۆخی تاک لەم کۆمەڵگەیە. زۆر جارێ بینین پیاوێکیش بە هەمان شێوەی ژنان تونند و تیژی بەرامبەرەکرێ، لەوانەیە هەر لەلایەن پیاوەکانی هاوڕێەوە بێ، لەوانەیە لەلایەن هاوژینەکەیەوە بێ. کەواتە ئێمە لێرە پێویستمان بە هۆشیارکردنەوەی کۆمەلگا هەیە لەسەر ئاستی تاک، لەسەر ئاستی خێزان، لە پەروەردە، لە هەموو ئەو سێکتەرانەی کە پەیوەندیان بە ژیانی تاکەکانەوە هەیە. ئێمە لە ئێستا بارودۆخی ئێستای کۆمەڵایەتی وە ئەخوازێت کە بەجددی ئیشی دەستە جەمعی و هەماهەنگی و ئیشی بە پلانی لەسەر بکرێ، ئەگەر نا هیچ یعنی ئومێدێک لە بەرەو پێشچوونی کۆمەلگە نابینین، بگرە زۆر زۆرە گەڕینە دوەوە. بەداخەوە ئێمە وەکو چالاکوانان لەم کۆمەلگەیە ئەرکمان زۆر قورسترە، لەگەڵ ئەوەشا ئێمە ڕووبەڕووی چەندین تەحەدا ئەبینەوە، هەر یەکێک لە ماڵەکەی خۆیەوە کە هاتووەتە دەرێ ئیش بۆ مەسەلەی ژن بکات، بۆ مافی مەدەنی بکات، تەحەدای یەکەم جار خێزانەکەی خۆی کردووە کە هاتووەتە دەرەوە. ئێستاش بە تایبەت لەم بارودۆخەیە ئەبینین کۆمەڵێک هێرشی ناڕوا هەیە، چ لەلایەن ئەوانەوەی کە هەڵگیری بیری تونتڕەوین، چ لەلایەن کۆمەلگەوە لەسەر هی بنەمایە کە هیچ ڕاستیەکی نیە و هیچ بەدواداچوونێکی بۆ نەکردووە. تەنها ئێمە ئەگەر هەر چالاکیەک بکەین، ئەگەر دیقەت بی لە کۆمنتەکانەوە ئەبینی کە کۆمەلگە چەندێک دژی چالاکوانان و ڕێکخراوەکانی ژنان و ڕێکخراوی کۆمەلگەی مەدەنیە. لەبەر ئەوە تێڕوانینێکی ناڕاست و نابەجێیان هەیە بۆ کاری چالاکوانان. لەگەڵ ئەوەشا چالاکوانان توانیومان ئێمە تەحەدای ئەو شتانە بکەین، نەبینی لە چالاکیەکانمان بەردەوامین، باسی معاناتی ئێستای کۆمەلگاکەمانەکەین، باسی کێشەکانی تونند و تیژی ئەەکەین، باسی حاڵەتەکانی کوشتنەکەین. ئێمە وەکو چالاکوانان کۆڵمان نەیاوە، ئەگەرچی چەندین ئاستەنگ و بربەستمان هەیە. لەوانەیە چالاکوان هەبێ تحفظی هەبێ لەسەر بابەتێک، لەبەر ئەوەی هەر بابەتێک کە باسەکرێ لە ئیعلام بە جۆرێک بەکاریهێنن بەداخەوە کە دواتر ئەبێتە هۆی دروستبوونی کێشە یاخود ژیانی ئەکەوێتە مەترسیەوە، کە چەندین حاڵەتمان هەبووە لەم ماوەی ڕابردووەیە کە لەوانەیە بزانن من باسی کام حاڵەتانە ئەەکەم. لەبەر ئەوە چالاکوانان بەش بە حاڵی خۆیان ئەوانیش بە کۆمەڵێک ئاستەنگ و بربەستە تێئەپەڕن، جۆرێکیش لە تەحەدا ئەکەن لە ڕوبەڕووبوونەوەی
ئەو بیر و بۆچوونانەیە.